خۆناغی یەکەمی ئاساییبوونەوەی قەدەغەی هاتوچۆ لە شاری سلێمانی دەستی پێکرد. سەرتاشخانەکان و شوێنی چاکردنی ئۆتۆمبیل و داتاکردنی سەتەلایت و چێشخانەکان و ماسی فرۆش و دوکانەکانی مۆبایل و ئوتوی هەڵم دەکرێنەوە، بەڵام بڕیارەکە تەنها بۆ گەڕەکەکانە و سەنتەری شاری سلێمانی ناگرێتەوە. خۆناغی سەرەتای بڕەسان ئاگادارن ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی کۆمەڵە شوێمان کردو لە پارێزگای سلێمانی لە ڕابردووە کە نانەوخانە و مارکێت و فڕنی سەمون و کۆمپانیاکانی دابەشکاری خۆراک و کۆکاکانی خۆراک و ئەلوەی سلێمانی و گۆشتفرۆشەکان بوون. لەم خۆناغەشە کە ئەمڕۆ لەلایەن قایمقامەتی سلێمانی و پارێزگای سلێمانیەوە ڕاگەیەنرێ هەنێ شوێنێتی لە سلێمانی ئەکرێتەوە کە بەشێکی زۆری ئەو شوێنانە کە پێداویستی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیان پێویستن بەشەی گشتی ئەو شوێنانە کەونە دەروی سەنتەری شار، واتە هیچ شوێنێک ناو سەنتەری شاری سلێمانی ناکرێتەوە. هەموو ئەو شوێنانەی کە ئەکرێنەوە کە بەپێی ڕێنمایی هەر شوێنێک بەپێی سێکتەری خۆی ڕێنمایی بۆ دانراوە، هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی تیا بێت جێبەجێ هەمووی لە گەڕەک و گۆڵانەکان هاوڵاتیان دەتوانن پێداویستی ڕۆژانەی خۆیان لە گەڕەک و کۆڵانەکانی خۆیان دابینکەن. هەتاکو ئێستا ئەو شوێنانی کە ئەکرێنەوە هەمووی لە گەڕەکان و کاتەکەشی تا 6 ئێوارەیە، واتە قەدەغەی هاتوچۆی تیا جێبەجێ کرێ وەکو هەموو شوێنەکانی تر. بەپێی ڕاگەیەندراوێک کە پارێزگاری سلێمانی بڵاوی کردوتەوە، شوێنە کشتتوکاڵیەکانیش لە کاشمێر 8 بۆ 2 دوانیۆڕۆ کراوە دەبن. لە هەمان کاتدا بازاڕی حواڵەکردنی دراو لەژێر ڕێنمایە تەندروستیەکان کراوە دەبێت، بەڵام ئەم قۆناغا دوکان و بازاڕەکانی سەنتەری شاری سلێمانی و دوکان و مۆڵەکانی دیکە ناگرێتەوە. قەدەغەی هاتوچۆ بە هەمان شێوەی پێشوو بەردەوام دەبێت و تەنها ئەو کەسانە دەتوانن بە ئۆتۆمبیل هاتوچۆ بکەن کە ڕێگەپێدانیان لەلایەن چاودێری بازرگانی سلێمانی بۆ کراوە. ئێستا زۆربەی بربەستەکانی شەقامی بازنەی مەلک مەحموود کراونەتەوە و بەکارهێنانی ئۆتۆمبیل و هاتوچۆکردن ڕووی لە زیادبوون کردوتەوە، بەڵام بەپێی زانیاریەکانی پێیام جارێکی دیکە دەست دەکرێتەوە بە توندکردنی قەدەغەی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی، چونکە پابەندی هاوڵاتیان بۆ قەدەغەی هاتوچۆ کەم بۆتەوە. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.